ناکۆچیەکانی ناو دوو باڵەکەی بزوتنەوەی ئیسلامی کوردستان بەردەوامە و لە دوایین پێشهاتدا باڵەکەی کامیلی حاجی عەلی کۆنگرەی 12 حیزبەکەیان ئەنجامدا و تێیدا بە زۆرینەی دەنگ کامیلی حاجی عەلییان وەک ڕابەری گشتی بزوتنەوەکەیان هەڵبژارد بەبێ ئامادەبوونی باڵەکەی عیرفانی عەلی عەبدولعەزیز. ئەمە لە کاتێکدایە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردەکانی عێراقیش نووسراوێکی ئاڕاستەی ئەو بزوتنەوەیە کردووە کە کۆنگرە ئەنجام نەدات، بەڵام بەوتەی ڕاوێژکاری یاسایی بزوتنەوەکە نووسراوەکە هەڵەیە و ئاڕاستەی ئەوان نەکراوە. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ژمارە 8 کە لە بەرواری 8 پێنجی 2023 واژۆی بەڕێوەبەری دایرەی شوونی ئەحزابی لەسەر لە بەغدا ڕەزامەندی نواندووە لەسەرەوەی ئەمە کۆنگرەی 12 بزوتنەوەی ئیسلامی ببەستین لە شاری سلێمانی لە کات و وادەی خۆیان پاش هەموو ئەو ڕێکارە ئیداری و یاسایانەی کە تێکراوە لەلایەن ئەو فەرمانگەیەوە کارەکانی خۆمان جێبەجێکردەوە. ئێمە وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە سەرجەم ڕێکارەکانی ئیداری و خزمەتگوزاریەکانی خۆمانمان جێبەجێ کردبوو و هۆڵمان گرتبوو و هەموو شوێنەکانمان ئامادە کردبوو، بەڵام بەداخەوە دوێنێ لە درنگانێکی وەختا کە دوای دەوامی فەرمی و حکومی نووسراوێکمان پێگەیشت کە نووسراوەکە ئاڕاستی ئێمە نەکراوە لەبەر لە ناوەڕەکە نووسراوەکە ئاڕاستی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کراوە کە ئێمە ناوی بزوتنەوەکەمان بزوتنەوەی ئیسلامی کوردستان داش عراقە بەپێی بڕیاری کۆمیسیۆن کە یەکێک بەلەو خاڵانەی کۆنگرەی پێشووی لەسەر هەڵوەشاوەتەوە. لە ڕۆژی 5 شوباتی 2022دا بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر کۆنگرەی 12 ئەنجامدا و عیرفان عەلی عەبدولعەزیز وەک ڕابەری گشتی بزوتنەوەکە هەڵبژێردرا، بەڵام بەوتەی باڵەکەی کامیلی حاجی عەلی بەهۆی کەموکوڕی و ناڕوونی لە کۆنگرەکەدا دوای مانگێک هەڵوەشاوەتەوە. ئەو کۆنگرە تەسیسیە کە لە بەغا ئەبێ موافقی لەسەر بکرێ هەموو حیزبە کوردستانەکان و عێراقەکان دەبێ مؤتەمەرێکی تەسیسیکەن. بەنسبەت ئێمە مؤتەمەری 12 بوو پارساڵ کە کرا، ئەمە مؤتەمەری تەسیسیشە لە هەمان وەختا مؤتەمەری تەسیسی بووە و لە هەمان وەختا مؤتەمەری 12 بۆ ئێمە وەکو حیزب، چونکە لە 78 ئەم حیزبە دروست بووە. پارساڵ کە ئەو مؤتەمەرە کرا خروقاتێکی قانونی تێدا بوو کە خروقاتی قانونی تیا بوو دایرەی ئەحزاب هەیە کە مەسئولە بەرپرسە لەسەر ئەوەی کەوە با بڵین ئەبێ بێتە ناو هۆڵەکانەوە و موافقە بکە و متابعیکە ئەوان کە کاتێ بینیان خروقاتێکی زۆر لە ناو کۆنگرەکە هەیە لەغویان کردەوە. ئیشارەتیان بۆ کرد ئەبێ کۆنگرەیەکی تەسیسی کە بکرێ. عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لەبارەی کۆنگرەی 12 بزوتنەوەکەی کە باڵەکەی کامیلی حاجی عەلی ئەنجامی داوە بە کورسات نیوزی ڕاگەیاند کە ئەو ئاگدار نییە و نایەوێت هیچ شتێک لەو بارەیەوە بڵێت. لێرەوە گشت ئەندامانی بزوتنەوە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا باڵەکەی کامیلی حاجی عەلی کار بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی بزوتنەوەکە و ئەنجومەنی گشتی بکات کە هەردوو ئەنجومەنەکە بە دوو پرۆسە هەڵدەبژێدرێت. دواتر لە دانیشتنی شورای داهاتوودا بەرپرسی مەڵبەندەکان و ئۆرگانەکانی بزوتنەوە لەو کەسانە دیاری دەکرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.